سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری ڕوانگە لەگەڵتان دەبم. سەرەڕای قەیرانی دارایی و جارجارە پەکەوتنی پرۆسەی خوێندن لە شوێنی جیاواز و بۆ ماوەیەکی کاتی، بەڵام خۆشبەختانە پرۆسەی خوێندن پەکی نەکەوتووە. وا پێدەنێنە ساڵێکی تری خوێندنەوە. دیارە مافی پێدانی موچەی مامۆستایان ئەرکێکی سەرەتایی حکوومەتی هەرێمە و قسە لەسەر ئەمە نییە، بەڵام گەیاندنی ناڕەزایەتیەکانی مامۆستایان بۆ حکوومەت لە ڕێگای بایکۆتکردنی خوێندنەوە کێ دەکاتە قوربانی و زەرمەندی سەرەکی کێ دەبێت. دیارە بۆ ئەمساڵ خوێندن ماوەیەک دواخرا، دوای 10 ڕۆژی تر خوێندن دەست پێ دەکاتەوە. بەرنامەی ئەم جارەمان تایبەت دەبێت بە دەستپێکردنی خوێندن و کاریگەری قەیرانی دارایی لەسەر پرۆسەی خوێندن. ئەم بابەتە لەگەڵ میوانەکانم تاوتوێ دەکەین کە پێک دێت لە بەڕێزان دکتۆر ئازاد عەلی، مامۆستای زانکۆ، مامۆستا ئەحمەد سابیر، سەرۆکی یەکێتی مامۆستایان، شۆڕژ غەفوری، بەرپرسی ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردە. پێش ئەوەی بچینە لای میوانەکانمان بینەری ڕای چەند هاوڵاتیەک دەبین. یەکەی سەرپەرشتیاری ئێمە کە لێرە داوامەکەین هەموو پینێکی بڕیوە، هەموو مەخەساتێک و دەرماڵ و هاچوویەکی بڕیوە کە ئەمە دوای کرۆ سەرپەرشتیارە ناتوانن وەکو پێویست سەردانی قوتابخانەکان کە متابعەی دیراسە و خوێندن و پرۆسەی پەروەردە و ئەمانە بکەن. ئێمە پار بە بۆنەی ڕبایکۆتکردنی مامۆستایانەوە زەرەرێکی زۆرمان کرد. هیوادارین حکوومەتی هەرێم ئەم ساڵە و پێداویستیانەیان بۆ دیاری بکات تا ئێمە زەرەر نەکەین و بتوانین بەردەوام بین لە خوێندنی خۆمان. داواکارم یعنی بە هەر وەزعێ بێت هەوڵ بن ئەم وەزع چاکەن، ئەگەر وانە بێ من دڵنیام ئەم ساڵ دەوام ناکرێ. بەڕاستی ئەمن لەگەوەی نیمە، یعنی واز لە دەرزانەوە بکەن، یعنی با بەردەوام بن لە هەوڵ و کۆشیان لەوەی حکوومەت حسابەتیان لۆ بکە، با گوشار بکەنە سەر حکوومەت، بەڵام واز لە پرۆسەی خوێندن نینن. لەبەرەوەی ئەو قوتابیانە منداڵی منە، منداڵی تۆ، منداڵی ئەویتکەیە، ئەوانە زەمبیان نیە، ئەوانە جیلی دوا ڕۆژن، یعنی با مەغدور نەبن. داوا لە مامۆستایانیش دەکەین، ئەوان هەڵوێستیان هەبی تۆزێک دام بە خۆیان دابگرن تا بزانین حکوومەت ساڵ وێستەشی دەبی بەرامبەر بەوانیش. پەروەردەینەوەکانمان بخێنێت بەرژەوەندی هەموو شتێکەوە لایانی مادیشەوە. هەرچەندەوە قسەی زۆر زەحمەتە لە ئەرزی واقعدا، بەڵام ئەوە شتێکی ئاسان نیە تۆ کەرتی پەروەردە قوتابخانەکانمان بکەینە قوربانی ئەو بارودۆخە. ئاسواک قوتابیەک ئەدبینمە قەیرانە و بێموچیە کارتێکەکە خۆت سەر مامۆستای خواندنی هەیە و مامۆستا نەشێت ئەرکی خۆ درستایی بجێ بینێت سەر و نەشێت کریۆ خۆ بدەن مەسەلەن ئەرکی خۆ بجێ سەر خواندنی و ئەوە یعنی کارتێکەکە مەزنە سەر قوتابی و سەر مامۆستای هەردووکە. بەڕاستی دەگەلە کارتێکردنە خوا بە سەر تاڵەبی و سەر مەدرسێ و سێداد مەجە گەلە خەمساڵی نوکەت کاری خەداتکەن ناین زیبزی ناین دەرسێدا و بەر نەبوونە موچەی. ڕاستی مامۆستایش بزاوە باش کرد بۆ قوتابێکی چاوی لێ بیت، چاوی ئایولێت شەهیدۆ بیت، خەڵکی ملەتی بیت، هۆری کار بیت، کاری خەب جدی بکرد، دەرسێ بکرد. هەروەسا دەولەت مەجی مەدە مەجی نام بشەغ دەتە مامۆستا هەمە هەر چۆر هەیبار ڕەبعکم عاشی بدەتێ و خلاص نە. ولا هەیبانە عاشی کۆمن کرد دۆمین کرد تا مامۆستا بشه کاری هەر ڕێبە. ئەوەی بینیمان ڕاو سەرنجی کۆمەڵێک خەڵک بوون. ئێستا شەچینەوە لای میوانەکانمان بە کاک شۆڕش دەست پێەکەین. کاک شۆڕش ئەم ساڵ خوێندن بۆچی دواخرا؟ ڕاستەکەی کاتی دواخستنەکەی پێوەست بوو بە و پشوەی کە لە ئارادا بوو، پشووی جێژنی قوربان بوو و هەندێک وردەگرفتی دیکەی کە هەبوون لە تەنانە دەوەستایە سەرگرفتی حاڵەتی تەکنیکیەوەوانە، بەڵام ئەوەندەی پەیوەندی زۆرتر بە کاتی پشوەکەەوە هەبوو کە کەوت بە ئەو کاتێک کە مەکتەب بە شێوەی ئاسایی خۆی یا بە شێوەی فەرمی خۆی لە ساڵانەکە هەیە دەست پێ بکاتەوە. وەزارەت پلانێکی هەیە بۆ ئەم ساڵ؟ تەبیعەتەن وەزارەت بەپێی ئەو کارانی کە بە بەردەوامی دەیکات لە چوارچێوەی کار و بڕیار و ڕێنمایەکانی تایبەت بە خۆیدا پلانەکانی خۆی دادەڕێژە. یعنی پلانێک نییە کوردماوە بێت، بەڵکو هەمیشە پلانەکانی وەزارەتی پەروەردە بەپێی ئەوەی کە ساڵانە مەبەستم پلانەکە پلان بۆ ئەوەی کە لەم قەیرانە داراییە کاریگەری ئەم قەیرانە کەم بێتەوە، چونکە خەڵک ئێستا لەو پلانە دەرچووە لە خەریکە لە کۆنتترۆل دەرەچوو. دووشت تێکەڵ نەکەین. بەشێکی پێوەستە بە موچەی مامۆستایانەوە کەەوە لە دەستی وەزارەتی پەروەردەدانە، بەڵکو لە دەستی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانایە کە جەنابی وەزیری پەروەردە
هەموو هەوڵێکی خۆی داوە فشارەکەی خسوەتە سەریان کاری کردووە لە سەریان بەڵام ئەمەش پێوەستە بە قەیرانێکەوە ببوورە من مەبەستم ئەوەیە کە وەزارەتی پەروەردە چ پلانێکی هەیە بۆ ئەوەی کاریگەری ئەم قەیرانە کە هەیە و کە ئەزانین موچە کەمەیان نییە یان نیوەیە یان ڕوبعە ئەمانەوێ بزانین چی کردووە بۆ ئەوەی ئەو کاریگەریە کەم بکاتەوە لەسەر مامۆستاکان بۆ ئەوەی کە پرۆسی خوێندن بتوانێت بەردەوام بێت. وەزارەتی پەروەردە هاوشانی مامۆستایان هاوشانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بووەتە پردێکی فشار لەسەر خودی حکوومەتی هەرێمی ینی بەمە تەنها وەزارەتی پەروەردە ئەرکی جێبەجێکردنی کۆمەڵک پێداویستی و درێژکردنەوەی پرۆسی خوێندن نەبووە بە شێوە ڕەوتە ئاسایەکەی خۆیدا بەڵکو لە هەمان کاتا پردێکی فشاریش بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە لە کاتی خۆیدا موچە بدرێت بەڵام ئەوەی کە نادرێت و لە دوا دەخرێت پێوەستە بە خودی حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایەوە بەڵام وەزارەتی پەروەردە پێداویستەکانی دابین کردووە هاتووە کتابی چاپ کردووە ڕەحلەی ئامادە کردووە بۆ قوتابیەکان پێداویستەکانی هەندێک نۆژەنکردنەوەی دەست پێ کردووە پرۆژەیەکی گەورەی یان هەڵمەتی نیشتمانی نۆژەنکردنەوەی دەست پێ کردووە هاتووە حاڵەتی دەرونی و ماندووبوون و بێ پارەی و بێمەعاشی مامۆسایانی لەبەر چاوگرتووە هەموو ئەوانە چی کردووە ئەو لەبەر چاوگرتنە چی بۆ کردووە زەختی زۆر نەخراوەتە سەر مامۆستایان کاراسانی تەواویان بۆ کراوە وەڵامیان دراوەتەوە هەمیشە دەواازەی وەزارەتی پەروەردە بەدەر لە هەموو کارەکانی دیکە کارە ئیداریەکانی دیکە جیاواز لە هەموو وەزارەتەکانی دیکە واڵا بۆ مامۆستایان بۆ بەدەنگەوەچوونی کارەکانیان پێداویستیەکانیان خواستەکانیان ئەوەی دەمێنێتەوە تەنها لایەنە دارایەکەیە کە ئەوەش پێوەستە بوون. سپاس دەکەم مامۆستا ئەحمەد یەکێتی مامۆستایانی کوردستان لە یاداشتێکا لە 11 ئاب هۆشداریەکیدا بە حکوومەتی هەرێم تا ئێستا چه ئەنجامێکی هەبووە و کە ئەڵێن ئەگەر داواکاریەکان جێبەجێ نەبن هەڵوێستی یەک توندمان ئەبێ مەبەستان چییە و چی بووە ئەنجامەکانی تا ئێستا؟ یەکێتی مامۆستایانی کوردستان هەستی بۆ مەترسیە کرد کە ڕوبەڕووی خوێندن دەبێتەوە بەتایبەتی ئیمساڵ بەڕێمە 2 ساڵی پار و پێرا 2 ساڵی قورسمان بەڕێوە کرد بارودۆخێکی زۆر خراپ بووین بەڵام هەچەندە بێ ساڵی پار لە ئیمساڵ باشتر بوو لە ڕووی مادیەوە بۆ مامۆستا بە حکمی ئەوە پاری ساڵ 8.5 مەرگرا 8.5 تەواو بۆ مامۆستایانی وزارەتی پەروەردەوە 8 تەواو بۆ وزارەتی خوێندنی باڵا بەڵام ئیمساڵ ئەگەر حسابی ئەو پارەکە وەرمانگرتووە بە ڕبع موچە هەموو 3 موچە ناکە 2 موچۆنیم بۆ وزارەتی پەروەردە دەکات موچەونیمێک و موچەیەک لە بڕێشێن لە وزارەتی خوێندنی باڵا مامۆستایانی زانکۆ و لەلایەکی تریشەوە بینیمان هەردوو وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا پێداویستیانی زۆر پێداویستیان هەیە تەواو نەکراوە لەڕووی مادیوە مەسەلەی یاداشتەکە و ئەوە قسەی لەسەر یاداشتەکە دوو خاڵە گرنگە لەبەر وزارەتی پەروەردە دەبێت خۆی ئەمەدە سازی بکە لەگەڵ وزارەتی خوێندنی باڵا بۆ پێشوازیکردن لە ساڵی خوێندن هەستمان کرد کە کەموکورتیەک لەوە هەیە مەترسیەکمان دەکرد لەلایەکەوە موچەی مامۆستا لەلایەکە ئەو پێداویستانەکانە واتە ئێمە دوو مەبەستمان بوو لەو کارە ئەو دوو مەبەستیشە ڕاستی مەبەستی یەکەم کە پەیوەندی بە وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا خۆشبەختانە بە پێ ئەو پێداچوونەوە کە کردمان چاپکردنی کتێب چاکردنەوەی تەختەکان نوێژەنکردنەوەی قوتابخانەکان تەنزیمکردنی میلاکات ئەوە بەرەو چارەسەر دەڕات و خۆشبەختانە متابعەمان کردو لە هەردوو وزارەت بەرەو باشی دەڕات بەڵام ئەوەی گرنگە خاڵە سەرێکەکە ئەوی شێ موچەی مامۆستایانە مامۆستا بۆ ڕبع موچە بۆ نیمە موچە بەڕاستی پێی ناکرێت دەوام بکە نەک تەنها مەسەلەی هەڕەشەکردنە لە حکوومەت و تەحەداکردنەوە و دروستکردنی سڵاعاتە لەگەڵ وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و حکوومەت لەگەڵ دەسەڵاتە نەخێر مەبەستمان لەوە نییە مەبەستمان توانامان نییە کرێسیانەمان نییە هاتوچۆی پێ بکەین ئەو یاداشتەی ئێوە پێشکەشتان کرد لە 11 ئابەوە هەتا ئێستا چه ئەنجامێکی ئەگەر بە کورتی پێم بڵێ چه ئەنجامێکی هەبوو تا ئێستاە بۆ ئەو وەڵامان بدرێتەوە پێشەکینەوە ئێمە لە 21 لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانە کۆبنەوەیەکی ئیجابیمان ئەنجامدا سەرۆکی هەرێم هەموو بابەتەکانمان لەگەڵ یەک گفتوگۆ کرد تەنها باسی پەروەردە و خوێندنی باڵا و ژیانی مامۆستامان نەکرد باسی وەزعی چاکسازی و وەزعی سیاسی هەرێمی کوردستانمانیش کرد و فشارێکی باشمان لەو وەزع خستە سەرۆکی هەرێم کە ئەبێ مبادر بێ کە وەکو سەرۆکی هەرێم مبادر بێ بۆ ئاشتیوانی و بۆ ئەوە دەرگایەک بکرێتەوە ماڵی کورد ڕێک بخرێتەوە لە بڕۆی من لە قۆناغێکی زۆر هەستیارین بەڵام گرنگ لامان کە باسمان کرد مەسەلەی موچە بوو موچێش بەڕاستی سەرۆکی هەرێم وتی خۆڕاگر بوون تا دەگەڕێمەوە لە سەفەرەکەی خۆم
بەڵام پشۆکانی جێژن و دەستپێکردنی داوام ئەمە دوو ڕۆژە هیوایەک هەیە بۆ ئەوەی کە ئومێدێکمان هەیە ئومێدێکمانەیە کە سەرۆکی هەرێم بتوانێت گۆڕانکارێک لە سیستەمی داواکاریەکانی ئێمە زۆر بەسیتە یعنی داواکاری ئێمە داواکارێکی مستەحیل و نییە ئەوەندە گەورە و ئەوەندە کێشەی لە دروست بێتەوە ئێمە داوامان کرد دەستکاری سیستەمی موچەی مامۆستایان بکرێت دووسی ڕۆژجاری موچەمان پێ بدرێت کۆمەڵی ئەمە هەنووکەیە بەڵام کۆمەڵی داواکاری ترمان هەیە ئەوانە دەبانێت حکومت بەرنامەی بۆ دابنە. سپاس دەکەم. دکتۆر ئازاد وەکو بینیمان لە ڕای خەڵکەکانەوە دیقەتمانە خەڵک قەلەقێکی هەیە هەم لە قوتابیەکانەوە سێریەکەین هەم لە دایک و باوکی قوتابیەکانەوە سێریەکەین. ئەو کاریگەریە لەلایانی دەرونیەوە قورساییەک دروستەکە لەسەر خەڵکو ئەبێ بە ماترسیەک بۆ خوێندنی ئەم ساڵمان؟ بڵێ ئەکید ئەو قەیرانە ئابوووریەی کە هەیە و قەیرانە داراییە فشار و سترێسێکی دەرونی زۆر لەسەر هەموو لایەک دروست دەکات بە تایبەتی مامۆستایان بە تایبەتی ئەو دایک و باوکانی کە فەرمانبەرن ئی منداڵەکان جا لە ڕاستیدا ئەو فشارە دەرونی و سترێسەش لەسەر ئاستی جیاجیا دەبی ئەگەر بکرێ من لەسەرەتە بە پێش مامۆستا بە ئەوە دەست پێ دەکەم بە خێزان لە خێزان کاتێکە منداڵەکان هەز دەکەن تەمان منداڵەکان هەز بەو قەیرانە دەکەن لە ڕاستیدا کە ڕوویدایە درک بەوە دەکەن کە کێشەیەکی دارایی لە ناو خێزاندا هەیە ئەوەش نائارەمیەکی دەرونیان بۆ دروست دەکات کاتێک کە داواکاری و پێداویستیەکانیان تێر ناکرێت بە پاساوی ئەوەی کە دایک و باوکە باری دارایان تاوە نیە منداڵەکە هەز بە ئارامێکی دەرونی دەکات لەلایەکی تر ئەوە منداڵ ئاراستەی بەرامبەر بە خوێندن و هەڵوێستی بەرامبەر بە خوێندن سار دەبێتەوە بەڕاستی چووە کاتێک کە دەبینی دەرچوانی با بڵێن پەیمانگا و زانکۆکان ئەوانی کە دەرچوونە و دامەزراون حاڵی با بڵێن حاڵی ئابووریان بەو شێوەیە بەو شێوازە منداڵ تووشی حاڵەتێک دەبێت چییە بۆ ئەوەی کە ئێمە نەهێڵین ئەو کاریگەریە دروست ببێ لەسەر ئەو قوتابیە مناڵ پاڵنەری نامینێ بۆ خوێندن چیتر حەزی لە خوێندن نامینێ شتێک نییە کە ئەو ئاواتێکە لە بابڵن لە خوێندنگا دەربچێت و دابمەزرێت تەماشا دەکا شتێکی وانەیە کە بۆی هەوڵ بدات ئەوە لەسەر ئاسی منداڵەکە لەسەر ئەوە قوتابیان و خوێندکاران لەسەر ئاسی دایک و باوکەکە ئەو فشارە دەرونیە بە کۆمەڵێک کێشیان بۆ دروست دەکات یەکەمین ئەو شێوازی ئەمە کە پێڵەن کۆپینگ ستایل ئەو شێوازی کە دایک و باوک لەگەڵ سترێس و فشار هەڵ دەکەن زۆر کاریگەری لەسەر پەیوەندی نێوانیان دەبی نێوان دایک و باوکەکە پەیوەندی نێوان دایک و باوک و منداڵەکان چونکە کاتێکە دایک و باوکە ناتوانن ڕوبەڕووی سەرچاوی ئەو سترێس و فشارە ببنەوە کە لەوان گەورەترە لەوان بەهێزتر و دەسەڵاترە اینجا ئەوان هەوڵ دەدەن لە ڕێگای با بڵێن تۆڵەسەرنەوەیەک لە ناو کەوانەیەشی دابنین هەوڵ دەدەن ئەو فشارە لە ڕێگای منداڵەکانیان خاڵی بکەنەوە بەو شێوازە جۆرێک لە توند و تیژی ناو خێزانی سەر هەڵدەدات باشە لەم کاتا دەبێت چۆن ڕێنمایی بکرێت لەگەڵ کەسوکاری قوتابیا و ئەبێ دایک و باوکەکان چی بکەن بەڵێ یەکەمین شت حقیقەتەن ئێمە ناتوانین داوا لە دایک و باوک بکەن بە شێوازێکی ئاسایی ڕەفتار بکەن لە بارودۆخێکی نائاسایی ئێمە دەبی بەڕاستی منطقیانە بیر بکەینەوە کاتێکە مرۆڤ لە ژێر فشارێکی زۆر و لە حاڵەتێکی دژوار دەبی ڕفتارێکی نائاسایی دەبی ئەمە ناتوانین داوای شتێکی باڵێن تعجیزی و نامعقول لە دایک و باوکان بکەین بەڵام دەکرێت لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندن وریا بکرێنەوە هوشیار بکرێنەوە دەربارەی چۆنێتی ماملەکردن لەگەڵ ئەم سترێسە دەکرێت پەروەردە کۆبوونەوەیەکی باڵێنرە کوپێک لەگەڵ دایک و باوکان ئەنجام بدات لە قوتابخانەکان بۆ ئەوەی ئاگادار بن کە چۆن ئەو با بڵێن حاڵە ئابووریە سترێسە دروست دەکات کاریگەری لەسەر منداڵەکانیان نەبێ. بەڵێ سپاس. کاک شۆڕش ئەبینین کە قەیرانە داراییەکە و نەدانی موچەیەکێکە لە قەیرانەکان. قەیرانی تر هەیە کە ئەو تا کاریگەریە بێ لەسەر باری دەرونی قوتابی و باری دەرونی مامۆستا و وەزارەتی پەروەردە هیچی کردووە بۆ ئەوەی کە کەمێک ئەو کاریگەریانە کەم کاتەوە لەسەر کەسوکاری قوتابی لەسەر مامۆستایان لەسەر جگەل لەو هەوڵانەی کە یاوێتی بۆ ئەوەی کە موچەکان دەست دەبەرکا بۆ مامۆستا. هەروەکو وتم بەشێکی ئەو کارانی کە وەزارەتی پەروەردە دەیکات لەگەڵ بەهۆی بەڕێوەبەرایەتێکی شتەکانی خۆیەوە لەگەڵ مامۆستایاندا ئەوەیە کە کاراسانیان بۆ بکات زەختیان لەسەر دروست نەکات کۆمەڵگە و زەختانی کە پێشتر هەبوون بەپێی ڕێنمایەکان لەسەریان دروست نەکرێت ئەمە یەک بوو بۆ دووەم ئێمە لەناو خودی مەکتەبەکاندا هەم بەڕێوەبەرەکان هەم ئەوانەی کە پێیان دەڵێن کۆمەڵناسەکان کە لە ناو
وەزارەتی ڕابەری پەروەردەی کە لە ناو مەکتەبەکانداهان هەمووی کاریگەریان لەسەر دۆخی دەرونی قوتابیەکان هەیە بۆەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە هێوری دروست بێت. ئێمە وەکو مامۆستا دکتور فەرمووی ئێمە نامان هەوێ یان ناتوانین بە جۆرێک لە جۆرەکان هێوریەکی کامەڵ دروست بکەین لە ناو دۆخێکی پڕ لە ژاوەژاودا. ئەمە ڕاستە، بەڵام ئەوەندەی کە ئەرکی وەزارەتی پەروەردەیە لەگەڵ ئەنجومەنی دایک و باوکاندا، لەگەڵ توێژەرانی کۆمەڵایەتیدا، لەگەڵ مدیرەکان، لەگەڵ خودی مامۆسایەکان هەوڵمانداوە دۆخێکی ئارام دروست بکەین، هەوڵمانداوە ژینگەکە لەبار بێت. ئێمە هەڵمەتی نۆژنکردنەوەی قوتابخانەکانمان دەست پێ کرد، پارەکە هەڵمەتی نیشتمانیەکی گەورە بوو. 600 قوتابخانە نۆژەن کراونەتەوە بە یارمەتی دایک و باوک و کۆمپانیاکان و ئەو ڕێکخراوانی کە خێرخوازینە، خەڵکی خێرخواز، خەڵکێکە دەست ڕۆیشتوویە. ینی پلانی نۆژەنکردنەوە هەیە بۆ ئەم ساڵیش؟ تەبیعەتەن ئەم هەڵمەتە ئەم ساڵیش بەداوام ئەم هەڵمەتە یەکەم کارمان ئێمە ئەوە بوو کە لە سۆران دەستمان پێکرد بە هەڵمەتی سەبکردن و خاوێنکردنەوەی قوتابخانەیەک بوو لە سۆران کە دەستی پێکرد، خێرخوازان کرد بوویان. و ئێستا جەنابی وەزیری پەروەردە بە هەموو هێزی خۆیەوە خەریکە لەگەڵ قونسوڵەکان، لەگەڵ وڵاتانی دەرێ، لەگەڵ ڕێکخراوە خێرخوازێک گەورەکانی جیهان خەریکە کار لەسەر ئەوە ئاکات بۆ ئەوەی کە ئەو 300 پرۆژەی کە وەستاوە تەواو بکرێن لەم ساڵدا. بە جۆرێک زۆر لە قونسوڵە وڵاتان هاتوونە ئامادەی خۆیان نیشانداوە بۆی بێن ئەو پرۆژانە کە لە نمونە هەیە بمانیت زۆر دڵی خەڵکی پێخۆشکەین. تەبیعەتەن زۆرن. ئێمە بە بەردەوام لە ماڵپەڕەکانی خۆمان لە پیجەکانی خۆمان ئەو شوێنانەمان نیشانداون کە خەریکن تاوا دەکەن. بۆ نمونە لایەن هەبووە هاتووە 15 قوتابخانەی لە ئەستۆ گرتووە بۆی کە 180-120 تەواو کار. ئەو ماوەی پێشوو یونیسف بوو ئامادەی ئەوەیان نیشاندا زیاتر لە ڕێژەیەکی زۆر بوو، هەر پارێزگایەک ژمارەیەکی زۆری ئەو قوتابخانەی بەردەکەوت کە 110-120یان تەواو نەکراوە تەواوی دەکەن، یان ئەم ساڵ لە ئەو شتانە تەواو دەبن. هەموو هەوڵی وەزارەتی پەروەردە ئەوەیە کە پرۆسەکە بڕواتە پێشەوە بەبێ کێشە بڕوات و قوتابیان زەرمەند نەبن. چونکە ئەوەی کە ئێستا حاڵەتەکە دروست بووە بەشێکی پەیوەندی بە کۆمەڵێک مزایداتی سیاسی دیکەوەیە کە هان دەدرێت بەشێکیشی پێوەستە بە خودی موچە و بژیوی مامۆسانە کە کەسمان نکۆڵی لێنا. هیچ هەوڵێک نەدراوە بۆ ئەوەی کە لەو داواکردنی یارمەتیانە داوای یارمەتی بکرێ بۆ ئەوی تۆزێ بژێوی مامۆستاکانی پێچاک بکرێت، تۆزێ پشگیریەکی دارایی پیا بکرێ بۆ مامۆستایان؟ خۆ قەیرانی ئابووری تەنها کوردستانی نەگرێتەوە لە ناوچەکەدا، ئەمە هەموو جیهانی گرتوێتەوە، دەوروبەری ئێمەی گرتوێتەوە، بەشێکی زۆری وڵاتانی دیکەی گرتوێتەوە. بۆیە داواکردن ئەوانیش بێموچەن ئەزانی چۆنە قسەکردن لەسەر بێموچەیی نییە. با ئێمە هەموو کۆی ژیانی مامۆستا بێموچەیە یەکەیە بۆیە بۆ کایەکانی ژیانمان ببەستینەوە بۆ بێموچەیەوە بۆ تا فەرمانبەرەکانی دیکەی وەزارەتەکانی تریش بێموچە ناوانیش. یعنی ئێمە با ئەوەنە زەختەکە و ناوەکە نەخینە سەر خودی مامۆسایان. ئێمە بە پێچەوانەوە مامۆستایانێکی زۆرێک ئامادەنە لە کاتی بێموچەیشدا دەوام کرد، وەکو چۆن ساڵی ڕابردوو سەرماندراوە. ئەوە سەرمێنرا کە مامۆستایانیش جۆرێک لە ویژدان زیندویەکیان تێدایە کە بێن دەرگای قوتابخانەکان دانەخەن. مامۆستایان ئامادەی ئەوەیان تێدا هەیە بێن دەرس بڵێنەوە. جەنابەت مامۆستای ئەزانێ ئاگاداری مامۆستا هەیە ئامادەیە کە پارەشی نەبێت بە پێیان بێت دەرس بڵێتەوە. لەبەرەوەی جۆرێک لە ویژدانی زیندوو ئامادەگی هەیە ئەم قۆناغانە ئێمە بڕێومانە لە پێشووتردا لە سەردەمی ڕاپەڕیندا دواتریش لە پاشی کۆمەڵک ئەو قەیرانانی بەسەرماندا هاتوون مامۆستایان ئامادەی ئەویان هەبوو دەرس بڵێنەوە. بەڵێ مامۆستا ئەحمەد هیچ پێشبینیەکتان هەیە بەوەی کە ئەم ساڵ تەگەرە بکەوێتە خوێندنەوە؟ وەکو کاک شۆڕش باسی کرد مامۆستاکان زۆربەی مامۆستاکان ئەوانن کە ئامادەن ئەگەر بەبێ موچەش بێ، بەڵام بەڕێزت ئاماژەت بە شتێک یا وتت پیان ناکرێ، مەسەلە ئەوە نییە بیانەوە یان نەیانەوێ. مامۆستای کوردستانی هەر لە شۆڕشەکانی پێشتریش لە شۆڕشی ئەیلۆ، لە شۆڕشی نوێ، لە شۆڕشی وڵانە، لە ڕاپەڕینە، لە هەموو قەیرانەکان مامۆستا ئامادە بووە و بەردەوام خۆی کرێتە قوربانی بارودۆخەکە بۆ ئەوە سەقامگیری لە وڵاتە بێت و لەم کوردستانە بێت. مامۆسایانی کوردستان کەم نەڵێم کوردستانی بە هەموو نەتەوەکان کە لە کوردستانە دەژێن و بەستمەوە تا بەردەوام لە پێشەنگ بوونە. بەڵام ئەمڕۆ جیاوازە کە من ئاماژەم پێکرد جیاوازی لە چییە؟ ئەوەی کە بوومان
پاشکەوت بوو خرجمان کرد ئەوەی زیێڕە فرۆشتمان ئەوەی ئۆتۆمبیلە فرۆشتمان ئەوەی لە ماڵە دەخیلەیەکمان دانابوو فرۆشتمان ساڵی پار و پێرانمان پێتەواو کرد ئەم ساڵ قرس بووە ئەمە لەلایەکەوە لەلایەکیشەوە حکومت خۆی جیاوازی لە نێوانمان دروست کرد هات بۆ چینێک موچەکەی بە کاملی پێدا بۆ چینێکی تر بڕێکی پێدا بۆ چینی بۆ ئێمە کەمی کردەوە ئێمە مامۆستانی زانکۆ ڕبعی موچە وەردەگرن ینی 25% لە موچەکانیان وەرەکەن کارگیریکی زۆر لەسەریانی هێناوە مامۆستانی پەروەردە لە 70% تا لەگاتە لە 130 مامۆستانی گرێبەستمان هەیە 200,000 ناوەردەگرێت 200,000 نار هاتوچۆی سۆرانی پێکرێت هاتوچۆی سیدەکانی پێکرێت هاتوچۆی مەرگەسۆری پێکرێت مشکلەکە لەوەیە نەک مامۆستا ئەمەدەنیە چیتان کردو بۆی ئەمانە بگەێنە وەزارەت و ئێمە بگەێنە حکومەت مەسلەکە لای وەزارەتی پەروەردە نیە وەزارەتی پەروەردە و هەردوو وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا پاڵپشتی بەیاننامەی ئێمەکەن بە هەردوو وەزیرەوە بە هەردوو وزارەتەوە بە فەرمانبەرانیشەوە بە هەموو لایەکە پشتگیری داواکارەکانی ئێمەکەن لەبەر ئەوە باشکردنی بژێوی مامۆستا باشکردنی پرۆسی خوێندنە پرۆسی خوێندنی شەکە لە وڵاتە نەبێت بەڕاستی بڕبڕی پشتی کۆمەڵگەیە سەرۆکی حکومت خۆی دەڵێڵێ پێشکەوتن بە باڵەخانەی بەرز نییە بە ئۆتۆمبیل نییە بە شەقام نییە بە پەروەردەیە بەڵام ئەبێمە چی بکەین لێرە گرنگی بە پەروەردە بگەین بەڵام دەبینی پێچوانە بە حکومت ئێستاەوە ئێمە بۆ نمونە پێش جەژن دەبواە یەکەم وزات و زاتی پەروەردە بدرێت و مامۆستا جژنی بکردایە بەڵام وانە کرد کە مامۆستا مەحروم بێ لە جژن کاتێ موچەی کۆمەڵی وزارەت درا بەڵام هینی وزاتی پەروەردە نەدرا دەبواە پێش جەژن بدرێت بەڵام ڕاستەخۆ لە پاش جەژن درا یعنی واتە پارەکە بوو لە جژنە کە نەدرا بە خەڵکەوە ئەمانە هەمووی حکومت خۆی قەیران بەخۆی دروست دەکات ئایا هۆکاری سیاسیە ئایا هۆکاری ئەوتە پلانیە لە ناو حکومەتە خەڵکانێک هەیە ناو حکومەتە قەیران دروست دەکەن بۆ خەڵکو بۆ حکومەتەکەی خۆیان سپاس دکتۆر پێت وایە کە ئەم قەیرانانەی کە ئێستا هەن لە داهاتوێکی دوورە کاریگەری دروستکەن لەسەر ئەمنەوە کاریگەریان بمێنێ لەسەر ئەمنەوەی نەوە تازەیە بەڵێ وڵا ئەوەی بە تەسەوری من ترسە گەورەکەیە کاریگەری ئێستا نیە کاریگەری درێژخایەن و دوورخایەنە کاتێک کە نەوەیەک پەروەردە دەکەی لە کەش و هەوایەکی ناتەن دروست مامۆستایەک دەرسی پێ دەڵێ کە بژێوی ژیانی لە مەترسیە ناتوانانی پێداویستەکانی ژیانی خۆی جێبەجێ بکات لەبەرەوەی کێشەکە بەلەو تەمەشا نەکەین کە پرۆسی خوێندن بەردەوام دەبی یاخود بەردەوام نابی وەڵکو پرسیارەکە ئەوەیە چۆن بەردەوام دەبێت ئێمە چ ئاوتکەم و چ بەرهەمێکمان دەوێت لە خوێندن ئایا تەنیا دەمانەوێت مامۆستا لە پۆل بێت و دەرس بڵێتەوە چۆن دەرس دەڵێتەوە ورەی چۆنە لە چەند خەمی ئەو قوتابیانێتی کە دەرسیان پێ دەڵێ چەند گرنگی بە بابەتەکە دەدات چەند بیری لای و خەیاڵی لای ئەو بابەتەیە کە دەیڵێتەوە یاخود خەیاڵی لەوەیە کە چۆن پێداویستی تایبەتی ژیانی خێزانی خۆی دابی بکات لە ڕاستیدا مامۆستاش فەرمووی کە کەرتی پەروەردە گرنگترین کەرتە لە بیناکردن و دروستکردنی هەر کۆمەلگایەک بە بۆچوونی من هەر دەسەڵاتێک هەر حکوومەتێک ئەگەر شکست بێنێت لە پەرەپێدانی کەرتی پەروەردە شکست دێنێ لە گەشتە سندن و پەرەسەندن و هێنانە ئارای کۆمەلگایەکی تەندروست لە ڕووی دەرونیەوە لەبەرەوەی بڵێ کاریگەری درێژخایەن چاوەڕێ دەکرد لەسەر ئاستی جیاجیا لەسەر ئاستی هەروەک باسم کرد کێشەی خێزانی زیاتر دەبێت ئەگەری ئەوەی هەیە کێشەی تاوان زیاتر ببێت بە حکمی ئەوەی خەڵک پێویستی بە ئەوە دەبێت بە سەرچاویتر دەبێت بۆ بژێوی ژیانی خۆی مامۆستا بابەتەکەی یاخود باڵێن پیشەی مامۆستایەتی خۆی فەرامۆش دەکا و پەنا دەباتە بە سەرچاویتر بوو ئیشی تر بۆی بتوانی بژێوی خۆی و منداڵەکانی خۆی دابی بکات ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە پرۆسی پەروەردەمان کە ئێمە وەکو هەرێمی کوردستان لە ڕاستیدا پرۆسی پەروەردەمان پێش ئەو قەیرانەش زۆر پێشکەوتو نەبووە جا تۆ تەسەور کە پاش ئەو قەیرانە چ کاریگەریەکی خراپی لەسەر دەبێت مامۆستا زۆر سپاس دەکەم مامۆستا ئەحمەد پێت وایە ئەو کاریگەریە خراپانە لەسەر مامۆستا دروست کات و پرۆسی خوێندن ئەو زەرەری ئەڵێن مەترسی لەسەر ساڵی خوێندنەیە مەسەلەکەی ئەوە نییە وتمان هەر لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد مامۆستا بوو بچێتە قاڵبێکی عینادیوە یان با بڵێن بەرامبەر بە حکوومەت یان سراح حکوومەت بە حکوومەتی خۆی دەزانێت لەبەرەوە بەشێکە لە حکوومەت مامۆستا و قوربانی داوەتە ئەم حکوومەتە دروست بووە بەڵام مشکلەکە لەوە ئەو جیاوازیە کە خەڵق بووە لە نێوان چینەکان لەم کۆمەلگا چینێکی بەرز بووتەوە چینی مامۆستا و فەرمانبەران هاتەتە خوارەوە ئەو بارودۆخە کارگەری یعنی وەکو بڵێن ئەم قەیرانە ڕنگدانەوەی بەستەنها لەسەر فەرمانبەر و مامۆستایە دەبینین لەسەر خەڵکە
کانی بەرپرسن ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە ئەوانە کە بازرگانن ئەوانە کە باری مادیان ئەو قەیرانە کارگەری لەسەریان نەبووە بەردەوام منداڵەکانی ئەوان لە قوتابخانە ئەهلەکان دەخوانێن منداڵەکانی ئەوان ئایفۆنی نوێ دەکرن سەیران دەکەن بە هەمکە بەڵام منداڵی مامۆستا دەبینین لە چ بار و دۆخێکە منداڵی فەقیر و منداڵی پێشمەرگە لە قوتابخانە حکوومیەکان ئەوەی کە جنابتان ئێستا ڕای هاوڵاتیەکانە دەرکرد لەو ڕەوانگە کە قەلەقن کە ترسیان هەیە کە ساڵی خوێندن نەکرێت بۆ لە برۆ خۆی ئامادە بۆی کردووە پێخۆشە و ساڵە تێپەڕێنێت پێخۆشە پێشبڕکێ بکە ژیانی دوا نەکەوێت بەڵام ئەوە ترسی هەیە کە ساڵێک لە ژیانی دوا بکەوێت ئەوش مەترسیەکی ڕاستەقینەیە ئەو بەیانەمەی ئێمە لە 11 هێشتەوە سەردارمان بۆ لای سوورەکایەتی یاریبی کوردستان و لە 6 ڕوونکردنەوەیەکمان دەرکرد بۆ ڕای گشتی هەموو مەترسیەکانەوە کە پرۆسی خوێندن نەوەستێت یعنی ئێمە دش بە پرۆسی خوێندن نی کەی ئەنجامی ئەو یاداشتە ئەتوانن ڕاگەیان و بڵێن ئەمە ئەنجامەکەی بوو ئێمە بەڕاستی ئینتزاری ئەومانە کە سەرۆکی هەرێم لە سەردانەکەی بگەڕێتەوە ئەو بگەڕاوە لە سەردانەکەی بەڵام پشۆکانی جەژن ئەوش تەواو بوو ئەمە دوو ڕۆژە دەوامی فەرمی دەستی پێ کردووە تاکو دەستپێکردنی دەوام دەرفەت هەیە بەرامبەر حکوومەت کە وەڵامان بداتەوە ومە بەسمان لەوە نیمە هەڕەشە لە حکوومەت بکەین یان بڵێن حکوومەت بایکۆت دەکەین بەڵام ئێمە هەنگاوی دەبین ومەژ نییە هەنگاوەکەی ئێمە بایکۆتکردنی قوتابخانە بێت ئێمە وەکو بڵێن کۆتایی کارمان بایکۆتکردنی قوتابخانە دەبێت بەڵام حکوومەت دەبێ تێبگە ئێمە ترسمان لەسەر پرۆسی خوێندنەیە دڵسۆزانە تەعاملەکەین و پێمان خۆشە بە زووترین کات ژیانی مامۆستا دەستکاری سیستەمی موچە بکرێت بۆ ئەوە مامۆستا بتوانێت وەکو چینەکانی تر ژیانی خۆی لەبەر ئەوە بتوانێت پیشەکەی خۆی بکات لەبەرەوە پەنا بە پیشەی دووەم نەبە پەنا بە بایکۆتکردن نەبە پەنا بۆ ئەوە ناو خۆی بشارەتەوە لە قوتابخانە ئێمە ئێستا ئەو بارودۆخە کە ساڵی پار ڕێگەدرا مەثەن داوامەکان کەم بکرێتەوە ڕێگەدرا کە مامۆستا با بڵێن دوور بێ بڕێک لە قوتابخانە ئەم ساڵ دووبارە نەبێتەوە ئیمساڵ سپاس دەکەم کاک شۆڕش هیچ کراوە بۆ ئەوەی کە ئیلتیزامی مامۆستاکان ئەم ساڵ چۆنە بێ ئیلتیزامکردنیان بەدەوامەوە بەوشتان بەو واجبانەی کە لە سەریانە لە کاتێکا کە زۆربەی مافەکانی خۆیان وەرناگرن کە ئاسانترینیان ئەوەیە کە موچیان هەبێ لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکان قسە کراوە لەگەڵ هەموو تازەترین ڕێنمایی تازەترین فەرمانی وەزارەتی پەروەردە لەسەر جلوبەرگی قوتابیان بوو کە زەخت نەخەنە سەر بنەماڵە و سەر قوتابیان بۆی کە جلی ساڵی ڕابردویان بهێنەوە لە بەرکەنەوە بۆی کە زەختێکی مادی نەکەوێتە سەر بنەماڵەکان ئەمە بەشێک بۆ بەشێکی تریشەوەیە کە مامۆسایان زەختی زۆریان لەسەر نەکرێت لەسەر دەکرێت مامۆساکان خوێن و وتنەوەی وانەکانیان ڕم بۆ ڕێک بخرێت بە جۆرێک لە جۆرەکان هەم خوێنی قوتابیەکە نەفەوتێت هەمیش مامۆسا وەک جاران هەموو کاتەکەی بەوە نەگیرێت نێتە ئەوێ یعنی ئەمان هەموو کاری بۆ ڕێکخراوە ڕۆژیان بۆ کراوەتە ئۆف لەگەڵ هەموو ئەوانەشدا ئێمەش وەکو هەموو کەسێکی دیکە خەریکی دەست و پەنجە نەرمکردنی لەگەڵ قەیرانەکەدا کاک شۆڕش باسی زەیمۆحەدت کرد یەکپۆشی باسی جلوبەرگی قوتابیت کرد هەندێک مەکتەب هەیە کە پەیوەندیان بە کۆمپانیای تایبەتەوە هەیە یان بە خەیاتی تایبەتەوە هەیە کە جلەکان ئەدورێت و ئاگامان لێ لە نزیکەوە کە ساڵانە بڕێک پارە لە قوتابی وەرەگرێت و ئەو قوتابیانە مولزەمن بەوەی کە ئەو جلە لەبەرکەن کە مەکتەبەکە بۆیان دابینەکە ئەمە کاتی ئەوە نەهاتوە کە ئیتر ئێوە تەدەخولێک بکەن لەوەی کە ئەو زەختە نەچێتە سەر کەسوکار پیانەڵەن $80 و $100 و جاری وایە $70 بۆ ئەو جلوبەرگەی کە بێلەبەریکەن ناڵم بەپی ئەو فەرمانە وەزاریە ڕاستە و خۆ ڕووی قسە تەنها لە حکوومیەکان نەبووە لە ناحکوومیەکانیش بووە واتە ئەو قوتابخانە و پەیمانگە ناحکوومیانی کە سەر بە وەزارەتی پەروەردەنە ڕووی قسەش لەوان بووە کە بە جۆرێک لە جۆرەکان نابێ پاڵە پەستۆی گەورە بخەنە سەر ئەو بنەماڵانی کە مناڵەکانیان لەو پەیمانگە و قوتابخانانە دەخوێنن بۆیە ئاساییە ئەمساڵ دووبارە جلی نوێ نەکردنەوە جلەکە سوود لە جلەکانی پێشیان وەربگرنەوە و تاکیدین ئێمە بەڕێوەبەرای تێگەشتیەکانی ئێمە کە تەدەخولی جدی دەکەن لەسەرەوەی کە هەر پاڵە پەستۆیەک بخرێتە سەر هەر دایک و باوکێک لەم کوردستانە کە لەسەری بکرێت لە ڕێگەی قوتابخانەکەیەوە یا لە ڕێگەی بەڕێوەبەرەکەیەوە کە دەستی تێکەڵ کرد بێت لەگەڵ کۆمپانیایەکە بۆ جلوبەر باشە لایەنێکی تر هەیە ئەویش قوتابخانە ئەهلیەکانە کە لەوانەیە لە زروفێکە ئەو کەسوکارە مناڵەکانیان خست بێتە ئەو قوتابخانە ئەهلیانەوە کە معاشێکی باشیان هەبوو ئێمە باشە زانین معاش لە 3 ملیۆنەوە هاتووە سەر 600,000 کەسێک ئێستا کە ئەوانش زەختێکیان لەسرە بەڵام تازەش
توشبوون و مناڵەکانیان لەو قوتابخانە ئەهلیانەیە ئێوە تەدەخولێکەکەن لەو قوتابخانە ئەهلیانە لەباری پارەکەیانەوە لەباری ئەو یەکپۆشیانەوە کە بەڕاستی قەمیسەکان بە $50 پێفرۆشن بۆی باخێکیان بە $20 پێفرۆشن. وەزارەتی پەروەردە چی نەکردو لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بۆ خەڵک بەشێکی سەدا داهشکانی 120 ئەو کرێی خوێندنەی کە خەڵک دەیدایە بۆ مناڵەکانی لە قوتابخانە و پەیمانگە ئەهلیەکان 120 داشکانی بۆ کرا ساڵی ڕابردوو. هیوادارم بە دواتچوونیشی بۆ بکەن لەبەرەوەی کە هەندێک کەس باسی ئەوەیان کردووە کە ئەڵەن ئەو لە 120 لە شوێنێکەوە داگرن لە شوێنێکی ترەوە بەرزیەکەنەوە ئەو قوتابخانە ئەهلیانە ئەو مامۆستا ئەحمەد بە بزانین مامۆستا ئەحمەدی ژۆکێکە فەرموو. ڕاستی ئەمە تبینیمانە لەسەرەوە 20 لە 100 هیچ ناکە ئەمڕۆ لەبەرەوە داهاتەکان جەنابەت ئاماژەت پێکرد لە 3 ملیۆن هاتێتە 600,000 نەرواتە داهاتەکان لە 75 کەمی کردوێتەوە دەبایە کەمترین چشت ئەو قوتابخانە 50 لە 100 دایان بەزدای کەمترین حاڵەت کۆمەڵی حاڵەتریشیە ئەوەی فعلەن ئێمە ئاگامان لێیە ئەو قوتابخانەنە لەو لەلایەکەوە داشکاندا کە لەلایەکەوە پڕی دەکاتەوە لە کۆمەڵی مەوزوع هەمومان دەزانین ئەمڕۆ $50 بۆ قەمیسێک زۆر زۆرە $20 بۆ هینباخێک زۆر زۆرە یان ئەنجامدانی گەشتێک یان کۆمەڵێک کار ئەوەی جەنابەت ئاماژەت پێ نەکرد یانیستا ئەوە کە کۆمەڵی ئامادەیی حکومیمان هەیە پەنا بۆ زەیمۆحەدەوە ئەو زەیەک پێوەشیان زەیمۆحەد کە بێڵێن لە کۆمپانیەکی تایبەت ئەگرێ بەڕاستی کاتی ئەوە نیم لە کۆمپانیا بیکردم خەڵک ئازاد کە بە هەر نرخێکەکە من امکانیەتەکەم ئەتوانم بڕۆم لە دوکانێکە لە گەڕێکێکی شعبی بکڕم امکانێکەکەتم ئەوە تا بەڵام من مەجبورەکە بڕۆم لە مۆڵێکی گەورە بکڕم کە لەو مۆڵە نرخەکەی چەند قاتێکی ئەوە تا دەبێ وزارەتی پەروەردە ئەوە ئەرکی ئەوانە متابعی بکەن خاڵی تریشی هاتچۆکردنی قوتابیان و خوێندکاران بەڕاستی وزارەتی پەروەردە دەبێت متابعەکردنی ئەو کۆمپانیانە کە لەگەڵ بەرەوبەرەکان یان لەگەڵ پەروەردەکان کە ڕێکداکەون بۆ گواستنەوەی ئەو قوتابی خوێندکارانە بەڕاستی نرخەکەی دیارە ساڵی پار نەکدای بەزان پێچانەوە زیاد کرا لە بڕێ شوێنەیە هاتوچۆکردنی ئەو قوتابیانیشە کە منداڵی فەرمانبەر و مامۆستان و پێشمەرگن و خەڵکی هەژارن بەڕاستی بۆ ناخۆی شارێک وەکو شاری هەولێر 50,000 یان 600,000 دینار زۆرە ئەمکانێتینە ئەگەر مۆزەفێک یان فەرمانبەرێک 4 منداڵی بێت یان 3 منداڵی بێت نەگنیمە 75 لە موچەکەی بەس تەنها بۆ کرێ هاتوچۆکردنی ئەو قوتابی خوێندکاران دەکرێت ئەوش دەبێت وزارەتی پەروەردە متابعەت زیاتری بکات و تەسەوەرەکەم ساڵی پار لە کۆتایی ساڵە کرا بەڵام وەکو پێویست نییە زیاتر دەبێت ئەمساڵ ئێمەش هاوکاریانیش دەبین و زانیاریانیش پێ دەدەین لە ڕێگەی مامۆستاکانمان کە پێمان دەگات بۆ لەبەرەوە ژیانی خەڵک ئاست دەکەن ئێمە بۆ قەیرانە تێپەڕین کە شۆڕش ئاماژە پێکرد قەیرانەکە جیهانیە ڕاستە قەیرانەکە جیهانیە بەڵام لێرە ئێمە بینین لە کوردستانە حکوومەتی هەرێم موچەی کەم کردێتەوە بەڵام ڕسوماتی زیادی کردووە واتە لێرە داهاتی حکوومەت لە ڕێگەی ڕسومات و زەرائبل ئەویش هەر دەگەڕێتەوە بۆ کێ بۆ سەری فەرمانبەر و مامۆستا و پێشمەرگە و خەڵکی فەقیر و هەژار واتە لێرە حکوومەت هەستا هەموو فشارێکی تری خست جگە لە کەمکردنەوەی موچە ڕسوماتەکانیشی زیادی کرد لەسەر کێ لەسەر هاوڵاتی لەلا حکوومەت دەبایە تەبیعی بۆیە ڕسوماتی زیاد کردایە بەڵام لە کاتێکە موچێکم نەکردایەتەوە یعنی ئەمیش لێرا فشارێکی ترە لەسەر حکوومەت لەسەر هاوڵاتی دەبێت حکوومەت پێداچوونێکی پێ بکات. بەڵێ دکتۆر ئازاد پێ وایە ئەگەر بە کورتی ئەگەر چارەیەک هەبێت بۆ ئەوەی کە کەمێک لەباری لەلایەنی دەرونیەوە ئێمە بتوانین کاریگەریەک دروستکەین لە ڕێی یەکێتی مامۆستایانە لە ڕێی وەزارەتەوە لە ڕێی هەرچی شوێنێکەوە لەسەر مامۆستایان و قوتابیان لەم هەتا ئەم ساڵی خوێندنە بە ئارامی بڕوە؟ بەڵێ ڕێگا چارەی سەرەکی حقەتن بۆ کەمکردنەوەی ئەو فشارە ئەوەیە هۆکاری دروستبوون و فشارەکە کەم بکرێت و یاخود لا ببردرێت کە هۆکارەکەشی ئەوەیە دروستکردنی بەخود هاتنە ئارای ئەو قەیرانەیە لەبەرەوەی بۆ چوونی من یەکەمین پێداچوونەوە بە خشتەی مامۆستایان و ینی باشترکردنی بژێوی خودی مامۆستایان یەکەمین هۆکار دەبی بۆ با بڵێن بەرزکردنەوەی ورەی مامۆستایان و هەروەها کەمکردنەوەی ئەو ئاساوەرە دەرونیە کە لە ئەنجامی ئەو قەیرانە ئابووریە دروست بووە ئەو شتانەی کە مامۆستا شۆڕشیش ئاماژەی پێکرد ئەوەش تا حدێک باری دارایی با بڵێن لەسەر شانی دایک و باوکان کەم دەکاتەوە هەرچەندە لە ڕوویەک لە ڕووەکانەوە لەوانەیە کاریگەریەکی زۆری نەبی چونکە خودی منداڵەکان ساڵێک لە تەمەنی منداڵ گەشە دەکات واتە ئەو پانتۆڵی کە پار بۆ قوتابخانە لەبەری دەکرد
ئیمساڵ ئەسڵەن بۆی نابی لەبەرەوەی کە چون بۆ قوتابخانە ئەگەر قوتابخانەش داوای لێ نەکا بەڵام بە حقەتی گەشەی جەستەیی منداڵەکەەوە پێداویست دەکات کە پانتۆڵی نوێ بکە چونکە گەورەتر بووە گەشەی کردووە درێژتر و باڵای بەرزتر بووە لەبەرەوەی ئەگەری ئەوەیە ئەو کاریگەریە کەم بێتەوە نهێشتنی خودی مەسلەی یەکپۆشی ئێمە مەسلەی یەکپۆشی ئەو زیێ محەدە حقەتن بەشێکە لە کەلتوری سۆشیالیستی کاتێک کە سیستەمی عراقی کۆن لەسەر ئەو ئەساسەوە ڕۆیشتووە بەڕێوە کە خەڵک دەبی یەک جلوبەرگ لە بەرکەم منداڵان بۆ ئەوەی جیاوازی چینایەتیان لە نێوان نەبی تەمان ئەو باگراوندێکی فکری سۆشیالیستی هەیە فەلسفەی سۆشیالیست کە ئێستا ئێمە مەفروزە چاوپێخشانەوەیەک بکەین بەو بابەتە منداڵ ئەو شتەی لەبەرکا کە هەیە ئەو شتێک کە پێی خۆشە دوانیە ئەگەر ئێمە ئەوە تەطبیق بکەین بڵین هەر کەسە و جلی خۆی لەبەرکە اینجا ئەو کاتە کۆمەڵێک مناڵی دەوڵەمەند دەرەکەون کە بە ئاخر مۆدل جلەوەیەن و مناڵە فەقیرەکەش کراسەر سپێکەشی دەست ناکەوێت لە بەریکە ئەگەر بۆ ئێستا بیکەین ئەگەر ڕاست دەکەی ئەگە تەنیا ئاماژە جلوبەرگ بێ بەڵام منداڵە دەوڵەمەندەکە بە سارێک دێتە قوتابخانە چەند حیمایەکی لەگەڵە چەند و منداڵی تریش بە پێدێ بۆ جودا دەکرێتەوە نەوەک تەنیا بە جلوبەرگ منداڵەکە جانتاکەی لە ئەوروپا دەکرێت منداڵەکەی هەژارەکە لە شێخەڵا جانتاکەی کڕیوە کە لەوانە نیوەی درابی بۆ جودا دەکرێتەوە تەنیا بە جلوبەرگ جودا ناکرێتەوە جا ئێمە بەڕاستی پێویستە خۆمان یەکلاکەینەوە لە فەلسفەی پەروەردەیمان ئایا ئێمە فەلسفەیەکی پەروەردەی سۆشیالیستمان دەوێت یاخود فەلسفەیەکی لیبرالمان دەوێت نازانم ئەوە طبعا لەوانەیە ئیشی پەروەردە بیکە ئەو بابەتانە یەکلا بکاتەوە بەڵام مەسەلەیەکم ڕایمام کاک شۆڕش بزانم لەو بارێ تەبیعەتەن بە پێی سیستمی پەروەردە سیستمێکی لیبرال هەبووە لە ناو وڵاتی ئێمەدا و بەپێی ئەوەی کە ئەم وڵاتی ئێمە وڵاتێکی ینی خودی سیستمەکە سیستمی حکومڕانیەکە سیستمێکی لیبرالی بووە ئێمەش چوارچەوەی پەروەردەکە لەسەر فەلسفەی بە مۆدێرنبوون و پێشکەوتن و ئەو پنت و بنەما پەروەردەیانی کە لە جیهانی ئەمڕۆدا لە جیهانی پێشکەوتوی ئەمڕۆدا کاریانەسە دەکرێت وە بنیاد نراوە وەزارەتی پەروەردە ینی وەزارەتی پەروەردە تەنها پشتی بە بنەمایەکی پەروەردەیی چەقبەست و نەبەستووە بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ بەپێی ئەو پێشکەوتنانی کە لە بواری پەروەردەی دێنە پێشەوە وەزارەتی پەروەردەش گۆڕانکاری لە ناو مەنهەجی خۆی داکردووە و ساڵی ڕابردوو کتێبە بۆ گۆڕانکاری تێدا کراوە ینی بە بەردەوامە چیتان کردووە بۆ مەسەلەی کتێب و ئێمە جاربەر لە هەمووشێ با قەوسێکمان بدەنێ کە چۆن دۆخی شڵەژاوی دەرونی خەڵک هێور بکرێتەوە بەشێکی زۆری ئەو ژەهرە گەورەیە ئەو دەنگۆ گەورەیە دەڕێژرێت لەم وڵاتە ڕاگەیانەکانن ڕاک دەستگا میدیاییەکان بەشێکی زۆری ئەم شڵەژانە دەرونیان کەوتوتە سەر ئەستۆ ینی کەوتوتە ئەستۆی دەستگا میدیایەکان دەستگا میدیایەکان بەدڵی خۆیان دێن بەبێ ئەوەی داتا وەرگرن بەبێ ئەوەی هەست بە بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت دەرونی خەڵکەکە بکەن لە خۆڕا دێن زانیاری بڵاو دەکەنەوە گڵۆپی سوور پێ دەکەن ئەو دوو بەیاننامەیە کە لەم ماوەیە وەزارەتی پەروەردە دەریان کرد لە ئەنجامی ئەو بێسەروبەریەی ڕاگەاندنایە کە داغداری گەورەکە لەوەدایە کە تۆ ئەوانەی کە لە چوارچەوەی کاری یاسایی و پەرلەماندا ئیش دەکەن ئەوان دەبێت زۆر وردبینتر بن لە خەڵکێکە لەسەر جادەیە ئەوانە دەبێت زۆر بە دەقیقی و بە داتاوە کار بکەن دەرگای وەزارەتی پەروەردە بۆ یەک کەس دانەخراوە یەک ڕاگەیاندنمان بۆ بهێننەوە یەک کەسمان بۆ بهێننەوە کە داوای داتای کردبێت لە وەزارەتی پەروەردە نەیدابێتێ بەتایبەت لە چوارچەوەی کاری ڕاگەیاندن تا ئێستا یەک میدیاکار نییە بڵێ لە وەزارەتی پەروەردە من داتایانە داومەتێ داتامان داوەت هەموو کەس زانیاریمان داوەتێ دەرگامان بڕووی هەمووان بڵاو بەتەوە لە ئەنجامدا بەڵام لە بەرژەوەندی سیاسی و لە بەرژەوەندی حزبی خۆیان هەندێک کەس کە ئەندام پەرلەمانیشن هاتوونە زانیاری خراپیان وەکو ژەهر بڵاو کردوێتەوە لە ناو کۆمەڵگادا هاتوون دەڵێن بمبورن زۆر درێژ قسەم درێژ ناکەمەوە هاتووە دەڵێ وەزارەتی پەروەردە 2 ملیۆن کتێبی پێویستە کە حکوومەتەکە پارەی نییە و 2 ملیۆنە چاپکە لە بەرامبەردا وەزارەتی پەروەردە 20 ملیۆن کتێبی پێویستە ساڵانە 20 ملیۆن کتێبی پێویستە ئەگەر 100% بۆ هەرموو قۆناغەکان کتێب چاپ بکرێت ئەمە جارێ ئەو 2 ملیۆنەی لەکوێ هێنا وەزارەتی پەروەردە هاتووە بە هەموو هەوڵەکان و هەوڵ و کۆشی جەنابی وەزیری پەروەردە نزیکی 7 ملیۆن کتێب چاپ کراوە ئەم ساڵ 7 ملیۆن کتێب بە ڕێژە هاتووەتەوە ناو وەزارەتی پەروەردە هاتووەتەوە ناو کۆگاکان کە ئێستاش هێندێکیان وا خەریکن یان ڕێژەکە تا 1970 هاتووەتەوە ناو هەرێمی کوردستان واتە بۆ دەستپێکردنەوەی دەوام
کتێب لە قوتابخانەکان نابڕێت کتێب دەبێت بەڵام بەپی سیستمێک کە ئێمە ساڵی پارەکە دامان ناوە بەپی ڕێژە چاپمان کردووە ئیتر ئەم دەنگۆیانە لە ناو خەڵکدا جۆرێک لە شڵەژانی دەرونی دروست کردووە بەبێ ئەوەی سەرنج بدەنە ئەو بارە دەرونێکە هەیە لەم کۆمەڵگایە. بەڵێ سپاس. مامۆستا ئەحمەد ئەو گرفتێک هەیە لە ناو قوتابخانەکانە بەهۆی کەمی کتێب و کەمی چاپکراوەکانەوە پێداویستیەکانەوە لە سەرەتاوە ترسی ئەومانە بوو کە ئیمساڵ کتێب چاپ نەکرێ بە حکمی بارەدارایەکەی بارودۆخەکە حکوومەت کە پارەی لە وەکو ساڵانی ڕابردوو پارەی باش ترخان نەکردو بۆ وزارەتی پەروەردە خوێندنی باڵا کە ئێمە تێبینیمان هەیە کە لە پێش قەیرانیش کە مامۆساس ئاماژەش پێ کردا وزارەتی پەروەردە خوێندنی باڵا وەکو پێویست دەعم ناکرد لەلایەنی حکوومەتەوە ینی پارەیەکی باش با بڵین ستاندەری جیهانی کە وڵاتەکانی جیهان پارە تەرخانەکەن بۆ ئەو دوو وزارەتە نەکرا وەکو پێویست و کۆمەڵی کێشە و گرفتش بوو لە مەسلەی چاپکردنی کتێب کە خۆشببختانە ئەم دوو ساڵە وزارەتی پەروەردە چارەسەری کردووە یانگرێ بەستی دو سەرنجت زۆر بە کورتی کاتمان خەریکە مەسلەی ئەوەی مەهیوادارین حکوومەت با بڵین ئایسا منەسروشتەکان دەبێت وزارەتی دارایی دەبێت حکوومەت یاریمی کوردستان دەبێت مەسلەی سیستەمی موچەمان بۆ چارەسەرکات نیکا ڕاستی مامۆستا بە زەحمەتەوە دەوام. بەڵێ سپاس دکتۆر ئازاد وەکو دوا سەرنجت بە کورتی. بەڵێ ئەو پەیوەندیەکە لە نێوان میلەت و حکوومەت هەیە پەیوەندیەکە لەسەر بنەمای ماف و ئەرگ دامەزرایە کاتێک کە حکوومەت داوا لە فەرمانبەرەکانی خۆی دەکات مامۆستان چ کەسانی ترکە بە ئەرکەکانی خۆیان هەڵسن دەبی بەرامبەرەوەش حکوومەت بە مافەکانی خۆیان بداتێت کە ئەوش دەکات ئەرچی حکوومەتە منطق و لۆجیک نییە کە حکوومەت داوا لە فەرمانبەرەکانی خۆی بکات کە بە ئەرچی خۆیان هەڵبستن لە کاتێکدا کە حکوومەت ناتوانانی نیوەی مافەکانیان بداتێ ئەوە لۆجیگەوە قبول ناکات و ئەگەر ساڵی پار لەبەر ئەو باڵێن نائاساییە مامۆستایان خەڵک بە شێوەی گشتی تەحملی کرد بەڵام تۆ خۆ دەکەم لە ڕووی دەرونیەوە ئاسەواری خراپی دەبی بۆ ئەم ساڵ. بەڵێ سپاس دەکەم. کاک شۆڕەش ئەگەر تێبینیەکت هەبێ لە کۆتایی بەرنامەکە ئەم دۆخە تا هەتایە نییە دەکرێت ئەمەش تێدەپەڕێنین ئاسۆ ڕوونە بەڵام گرنگەوەی هەر هەمومان دەست لە ناو دەست بتوانین لە تەنیشت یەکتری بمێنینەوە یەکتری نەڕوخێنین تا مناڵەکانی جەنابتان خوێندنەکەیان بەردەوام بن ساڵیان لێ تێنە پەڕێت بەوەی کە ئێمە بە جۆرێک لە جۆرەکە موچەمان دوا دەکەوێت تەنەها ئەوەیە کە دەرگای قوتابخانەکان واڵا بکەین بە ڕووی قوتابیەکانەوە چکەوان جگەر گۆشەکانی ئێمە ئەوان لە نێوچن ئێمەش لە نێوچی سپاسانەکەم من هیچم نەما سپاسی ئامادەبوونی میوانەکان مەکەم سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون خواتان لەگەڵ